یەکێک لە شانازیەکانی باپیرەباو یەکێک لە شاکارەکانی باپیرەباو ئەو مڵک و ماڵێکەوە لە دوای بەجێماوە وەقفی نەوەکانی کردیا بە یەکسانی یاسایەکی ئابووری زۆر زۆر عادیلانە زۆر زۆر دادپەروارانەی داناوە. یاساکە ئەوەیە دەڵێ هەمووتان وەکو یەکسان بن لە بەشکردنی ئەو میراتە لە خواردنی ئەو میراتە حتا غەیرە باپی پیرەباوەیەکانشکەوا لە گوندی گرتک دەژین کە پایتەختی پیرەباوەیەکانە لەو بەروبوومە دەخۆن و سوودیان لێبینەوە. ئەوەی جێی سەرسوڕمانە ئەوەی جێی دادوەریە لەو ئابووری زانە لەو ئابووری ناسە ئەوەیەکەوە وای نەکردووەکەوە وەسیەتێک بکات ئەگەر برا گەورەیەک ئەگەر شێخێک ئەگەر کەسێک مختارێک یاخود پیاو چاکێک دابنیشی ئەو مڵک و ماڵی هەمووی بۆ خۆی بژێڕێتەوە یاخود بتوانین دابەشکان نەخێر. ئەو مڵکە ماڵە ئینەوەکانی پیرەباوە هەر کەسێک تەمەنی لە 4 تا 16 ساڵ گەیشت ئەوە پشی دەبێ بەشی دەبێت لەو مڵک و ماڵە و لە بەروبوومەکەی و لە دەهاتەکەی. بەروبوومەکە هەر ساڵە و جارێک دابش دەکرا کۆ دەکراوە لەسەر شوێنێک لەسەر بانێک پشک دەکرا وەکو سێوە جویزە هەرمەیە کرۆسکە ئەو شتانەیە هەر عائیلە هەر خێزانێک ئەگەر 4 کەس بە تەمەنیان لە نێوان 4 تاکو 16 ساڵ بە بەشی خۆیان دەبرد. بەڵام ئێستا ئەو بەروبوومە دەفرۆشتێ ڕێگاکانی پێنۆژن دەکەنەوە زەویەکانی پێخاوێن دەکەنەوە دیوارەکانی پێچا دەکەنەوە. باپی پیرەباو کەسێکی کاریزمای 450 ساڵ پێش ئێستا بووە بەهۆی کار و کردەوە چاکەکانی هەر شوێنێکی ئەو لێو بێ کانیاوی زۆر بووە جۆگە و ڕووبارەکانی زۆر بووە باەخی بە ژینگە داوە ژینگە لە سەردەستی ئەو یاخود لە سەردەمی ئەو زۆر زۆر زیادی کردووە هەروها کەمینە کردووە 450 ساڵ پێش ئەوەی کەوا هیچ کەسێک هەست بە درک بە ژینگە پارێزی و ژینگە دۆستی بکات ئەو یاسای داناوە ئەو لایحەی بۆ دروست کردووە هەر وەکو باسمان کردووە زۆر جای دیکەش خەڵاتی ئەو کەسانی کردووەکەوە بایەخ بە ژینگە دەدەن هەروە سزای ئەو کەسانەشی داوەکەوە زیان بە ژینگە دەگەێنن وەکو مەلای خەتەی یەکێک بۆ لە نەوەکانی پیرەباو شێخ سولێمان یەکێک بۆ لە نەوەکانی پیرەباو مەلا عەبدوڵای پیرەباو کەوا دەرسی بە مەحوی شاعیر گوتووە یەکێک بۆ لە نەوەکانی پیرەباو بۆ ئێمە ڕەمزی ئاوەدانی و کارزمای ئاوەدانی و ئابووری و چاکەسازی و زانست پەروەری بووە. ئەمن مەلا محەممەدی غازی تاهیریمە خەرچی گوندی گرچیمە تەمەنم لە هەفتای تێپەڕیا نەمزانیە کاکرین و فرۆشتن بەماری پیرەباوی بکری. طبعاً وەقفیش بە شەرعەن کڕین و فرۆشتنی لەسەر نییە. یعنی داهاتەکە یاکەدا پشک و تەوزەعیانەکە لۆخۆ. مرکوباری پیرەباوی لە ناوڕۆنیە. ئەوە وەقفی سەنێری نایکردیا. ئەو نێرینانە 4 سار پشکالێ داوین هەر کەس بە عیشتی خۆی. هەر کەس بە عیشتی خۆی ئادیارە. ئەوەی بلۆغ بوو. بەرەی ڕێزیشی لێگرین، تەقدیریش یەزانین، مەسەلەکی کوردی هەیە ئەرێ زێر لەکە زێڕی گەری بەقوت بە ئەوش لەکنەمەی بەقوت بە چونکە باپیرێمەیە. مرک، دارە، سێوە، دویزە، چاوڕەشە، هەرمیە، کرۆسکە ئەوە هەموویە لۆمە بەجێ هێشتە.